ئێمە تا ڕادەیەک کێشەی بڕوا بخۆبوونی هەیە بڕوان بخوانیە دەبێ ئەمانش لە خێزانەوە کات لە مەراحیلەکانی پێشتر پەروەردە بکرێن دەبێت زانکۆ پەیمانگەکان وا بکرێتکە گەنجی ئێمە زیاتر بڕوان بخوان بێت لەبەرە گەنجەکان ئێمە ئەگەر نەتوانن باش ینی ئەگەر باشتر نەبن لە گەنجانی وڵاتانی تر بە تاکید خراپترینەوەی چێن لە گەنجانی وڵاتانی تر گەمتر نییە کە دەبێنە مەراحلی ئیبداع و داهێنانەکەن. باشتر ئەوەیە ئێمەی گەنج لەسەر دەرس خوێندن لەسەر خوێندن بتوانین ببین بە ئینسانێکی دروست و حسابی و تێگەشت و بۆ وڵاتەکەمان بۆ جامعەکەمان. ئێمە تەواو کێشەکانمان ئەوە نییە بیخێنە پاڵەپەستۆی دایک باوک کۆمەڵگا برا و خۆشک نە. ئێمە بۆ بمانێ ببین بە ئینسانێکی خودساختە بە متەکی بە خۆمان بە متالعەی خۆمان بە خوێندنی خۆمان. تا ئێستا لە قوتابخانەکان بەو شێوەیە نەبوو کە مناڵ پێ بگەینی کە لە بەگەنجی پشێمان نەبیت و لە ژیانی خۆی و لە ئەو کارانێکی کردوویەتی. پێویستە ئێمە لە تەربیە دەست پێ بکەین تا ئەم کۆمەلگایە پێشکەوتوتری و باشتر بڕۆ و تاچی کەس باوەڕی بەخۆ هەبێت و نەڕوخێت گەنج.